بله اف مجاره ام بردوام تکن بشینوش برگو مجاره کی گرین مجاری ام دلگل مهداد سبا سروک لیستیا برای ترکمانی خلیا پنجم پارلمانتویا کردستانی ده بگرندست سلاف بود بریز مهداد سبا تو سردانا حکم فیدان بو بغداد و هولیری شواد بري بريز حمد الصباح من دخست از ديتنا لسر نرخاندنا لسر سردانا حكام فيدان بو بغداد و حوليري بگرم فرم وارا زوج سپاسان دکم بو ام بشکیده سردانی برز وزیری دروی ترکیه بو عراق بگشتی بو بغداد و هولیر خوی لخوی سردانی کی گرینگ لهمان کاتش ده سردانی کی آساییه من لدو بشوادتوانم هل سانگاندنی بو بکم سردانی کی گرینگ لبروا چکه برز حاکم فیدان یەکێکە لە شخصە گرنگەکانی وڵاتەکەی و ناوچەکە کە تاوەکو ئێستا سەرۆکی دەستگایەکی هەواڵگەری بوو دەتوانین بلێن لە پشت پەردە کاری دەکرد بەڵام ئەمڕۆکە وەکو وەزیرێکی دەرەوەی تورکیا لە ناو پاش سەردانی زۆر وڵاتان دەکا کە ئەو سەردانەشی بۆ عێراق پاش سەردانەکەی سەرۆکی کۆمار بۆ وڵاتانی کەندا و هاتووە ئەوە لەلایەک کە گرنگە و لەلایەکی تریش ئاساییە چونکو تورکیا و عێراق پەیوەندیەکی تاریخی و پەیوەندیەکی زۆر قۆڵیان هەیە لە نێوان پاشەوەی کە هەڵبژاردننی وەکو وەزیری دەرەوە یەکەم سەردانیتی بۆ عێراق و ئەو سەردارانەش بۆ زۆر وڵاتی کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانین برێن دووبارە دەبێتەوە بۆیە من لەو دوو خاڵەوە دەتوانم هەڵسەنگاندنی بۆ بکەم بابەتی ناوەڕۆکانیش جیایەتەوە. باشە بەڕێز هیمداد وەزیری دەرەوە لەگەڵ بەرپرسە باڵاکانی بەرەی تورکمانی لە هەولێر کۆبووانێ پرسیارەکە ئەوەیە ئایا حاکم فیدان دەتوانێت چۆن هاوکار بێت لەو پرسانەی کە پەیوەستە بە تورکمانەکانەوە لە هەولێر و لە عێراق بە شێوەیەکی گشتی خۆتان دەزانن لە عێراق نەتەوەی تورکمان نەتەوەی سێەمە و لە هەرێمی کوردستانیش نەتەوەی دووەمە و دەتوانین بڵێن تورکمانەکان تا ڕادەیەک توانیتیان لە ناو هەرێمی کوردستانیش و لە ناو عێراق خۆ گونجان و تورکیاش بێگومان وەکو نەتەوە پەیوەندیەکی تاریخی نەتەوەیی عێرقی هەیە لەگەڵ تورکمانە بۆیە لە هەر کاتێک کە سەرۆکی کۆمار یان یەکێک لە بەرپرسی ئەو وڵاتە سەردانی عێراق و هەرێمی کوردستان دەکەن سەردانی بەرەی تورکمانیش دەکەن ینی پەیوەندی بەرەی تورکمانی لەگەر تورکیش پەیوەندیەکی شاراوە نییە پەیوەندیەکە زیاتر لە عمقی تاریخی و نەتەوەییە. باشە برێز هیمداد ئەو سەرۆکی بەرەی تورکمانی پێشتر ئەرشاد ساڵحی دۆنێ داخویانیەکدا گوتکو ئیران یارمەتی دیدە شیعایên عێراقی وڵاتی کەندا و یارمەتی دیدە سونەیên عێراقی تورکێژی نۆرمالە کو لەگەل تورکمەنên عێراقی بکە تو چاوا دەبقین ئەفوان پرسیارەکە تێنەگەیشتم ژینۆ هەگەر تو باشە وڵا پرسیارەکە بڵێیتەوە بۆی منیش تێگەێنم بەێ برێز هیمدا سەبا یانێ ئەرشاد ساڵحی تو زانی ئەرشاد ساڵحی کیە
دوزانێکیە بڵێ دەبێژە و ئیران یارمەتی دەدا شیعەیەن عێراقی ئێران یارمەتی هاوکاری شیعەکانەکات بەڵێ ئێران هاوکاری شیعەکانەکە وڵاتی کەندا و هاوکاری سونەکانەکەن زۆر نۆرمالە تورکێژی هاوکاری تورکمەنەکان بکێت و نرخاندناتە چیە لەس هەڵسەنگاندنی تێو چییە بۆ ئەو تێڕوانینەی تووشە ئەرشەد ساڵحی تورکیا لە بەرامبەر هاوکاریکردنی بۆ تورکمانەکان لە عێراق خۆی زۆر ئاساییە یعنی ئەمڕۆکە هاوکاری عێراق بەس تەنها وڵاتی تورکیا نییە یعنی زۆر زۆری وڵاتی هاوپەیمانەکان زۆر بە زۆری وڵاتە کەنداوەکان هاوپەیمانی ینی ئەوانی کە دراوسەی عێراقیشن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هاوکاری عێراق دەکەن لەبەر ئەوە عێراق لە بار و دۆخێکی نالەبار و لە ئەوەیکی سیاسی نالەباردا تێپەڕ دەبی و ئەو شەڕ و ئەو تونند و توژەی کە عێراق بەسەری دا تێپەڕان بەڕاستی زۆر زەحمەت بوو هەم بۆ حکومەت و هەم بۆ خەڵکی عێراق بۆیە زۆربەی زۆری وڵاتەکان لە زۆر بوارەوە دەتوانین بڵێن یارمەتی عێراق دەکەن عێراق بەهێزانەیە کە جیرانی عێراقە دەتوانین بڵێن عمقێکی تاریخی هەیە لەگەر عێراق و هەرێمی کوردستان خاستان هەم لەبارەی سیاسی هەم لەبارەی کەلتوری هەم لەبارەی کۆمەڵایەتیوە و زۆر ئاساییە ئەگەر ئەمڕۆکە کە تورکیا هاوکاری عێراق بکات. باش بەڕێز هیمداد گرنگە ئەو پرسیارە بزانین شرۆڤەی تۆ چییە بۆی بۆچی هەولێر بۆ ئەنقەرە و ئەنقەرەش بۆ هەولێر بە پێچەوانەوە گرنگن بۆ یەکدی ئایا تەنها بابەتەکە وزەیە بازرگانیە واتە ئابووریە بە شێوەیەکی گشتی یاخود هەڵکەوتەی شوێنی جوگرافی هەرێمی کوردستانە وای بکات کە دراوسەکانی ئەوەندە لە پەیوەندێکی تونند و تۆڵدا بمێنەوانێ لە هەرێمی کوردستان بە خوێندنەوەی تۆ هەڵسەنگاندنی تۆ کام لەو بابەتانەیە یاخود ئەو پەیوەندێ مێژوویە کە ئاماژەی پێکرێ من لە بدایەتی کە گوتم هەم سەردانێکی گرنگە هەم سەردانێکی ئاساییە یەک لەو سەردانە ئاساییەکەی ئەوەیە پاش دامەزراندنی حکوومەتی نوێی تورکیا و جەنابی بەڕێز ئەردۆغان وەکو سەرۆکی کۆماردوو بارە هەڵبژاردراوە و کابینەی نوێ دەستیان بە چەند سەردانێک کرد بۆ وڵاتانی کەندا و وەکو سعودیا وەکو ئیمارات و ئاسانکردنی عیلاقات لەگەر مصر و لەگەر عێراقیش بالتأکید زۆر کێشە و گرفت هەیە بەس تەنها کێشەی با بڵێن ئاسایشی ناوچەکە و یان بازرگانی نییە بەڕاستی بەڵێ ئەوە لە سەری مەوزوعەکان دێ بەڵام بۆ تورکیا مهمترین تشت ئیستقرار و ئەمنیەتی ناوچەکە و خاستان تورکیا لەبارەی پەکەکەوە و لەبارەی ئەمن و ئاسایشی ناوچەکەوە ئەوە یەک لەو بابەتانەیە بابەتی سنجار کە حتا ئێستا تاوەکو ئێستا بە خۆتان دەزانن حکوومەتی عێراقی ما لەسەر پابند نەبوو ئەوەش تاوەکو ئێستا لەسەر ینی گفتوگۆی دەبی لەسەر بکرێت جگەلەوە وەکو بازرگانی وەکو نەوت ئەوانە دووسەی گرنگن دەزانن وەکو بازرگانی شەمەند نەفەر لە پاو و بەسڕا و تا دەگاتە سەر حدودی عێراق و پاشان لە ناو حدودی تورکیاوە ئەوەش پرۆژەیەکی زۆر گرنگە بۆ عێراق و بۆ تورکیا چکە دەتوانین بڵێن ئەوروپا و ئاسیا بە یەک دۆسەی دەست خۆش نەفان گرنگترە ئەو دۆسەیەشی زۆر سپاس بۆ بەڕێز هیمداد سەباح سەرۆکی لیستی بەرەی تورکمانی لە خولی پێنجەمی پارلەمانی کوردستان